لحديثك صحيح ابن ماجه تو خوشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم إن لله عند كل فطر عتقاء من النار وذلك في كل ليلة. همو كاتك ايواران فتار دكينوا خلقي روجوان خوزگن بو كساني كأم حديث شمولاتك خوزگن بو كساني يا ربي خواه لو كسانا من بگير همو ايواريك كمسلمانان فتار دكنوا خواهي قولوا مهربان بالريال أدات عفوات يقدر أكات ليبردن يقدر أكات أم إيوارة يكم روجي رمضان دوم روجي رمضان سيم هتا كوتاي أمرو أوندن نفر لجنو لبياو فلان وفلان وفلان لآقري دوزخ بالرياري رزقاربونيان بودره تو يك رمضان يك إيوارة بس يك جا لم روجاني كبيشو تيبريو ئەم هەموو ڕەمەزانی کە بە ڕۆژوو بدە یا لەولا کە چەندێ دەگری یەک ئێوارەیە لە فتاردا بەر لێخۆشبوونی خوا بکەوی قەت ئاگری جەهەنەم نابینی تەواو. جا بۆیە هەموو کاتێک لە ئێوارانە پێشی ڕۆژوو بشکێنی بڵێ خوای لەو کەسانم بگێڕی کە ئەم ئێوارە لێخۆشبوونەکە شمولم دەکات. هەموو ئێوارەیەک هەموو شەوێک خوای گەورە کۆمەڵێک کەس لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکا گردنیان لە ئاگری دۆزەخ ڕزگار دەکا. پیغمبر خوا فرمی صلی الله علیه وسلم وذلك في كل ليلة همو ئێوارەیەک هەموو شەوێک. ئەمە نعمەتێکی گەورەیە بەردەوام دوعاکە بڵێ خوای لەو کەسانم بگێڕی لە کاتی بەربانگا لە گوناهەکانم خۆش دەبی و لە ئاگری دۆزەخ ڕزگارم دەکەی. ئەوەیە خوای گەورە دەفەرمێ بە ڕۆژوبە بەرەکەتە بۆ تۆ سەربەرزیە بۆ تۆ شانازیە بۆ تۆ